یەکێک لەو هەواڵانەی کە باسکردنە لە یەکێک لە ژانرەکانی ئەدەبیات کە ئەویش بابەتی بیرەوەریە یاخۆت بایۆگرافیە کە یەکێکە لە ژانرەکانەوە نووسینەوەی بیرەوەری و کەسانەیە کە لە ڕابردووە هەندێک کاری زۆر باشیان کردبێت یان ئەزمموی باشیانە بێت لە بوارێکە بیرەوەریان ئەنووسرێتەوە بۆی بێتە سەرچاوە بۆ داهاتوو کاری لەسەر بکرێت. یەکێک لەو کەسایەتیانەی کە هەم سیاسەتمەدارەوە هەمیش یەکێکە لەو کەسایەتیانەی کە لە نێو بابەتی ئەدەبیاتە کاری زۆر باشی کردەوە خاوەنی چەندین پەرتووک و نووسینە محەممەد ئەمین پێنجوێنی هەم سیاسەتمەدار هەمیش ڕووناکبیر لە دووتوی چاپەکانی خۆی و کارەکان و هەوڵەکانی خۆیان چۆن بووم بە پرت ئەمە بیرەوەرەکانی خۆیەتی لە دووتوی ئەم کتێبیان نووسیوێتەوە. کتێبەکە دیارە باسکردن لە بیرەوەریەکانی خۆی محەممەد ئەمین پێنجوێنی بۆ خۆی یەکێکە لەو کەسانەی کە لە سەرەتاکانی ساڵی 1950 چوتە نێو کاری سیاسی و کاری کردو لە نێوبواری سیاسی و لەگەڵ حیزبە کوردستانەکانە کاری کردو و بیرۆکە سیاسیەکانی خۆی خستۆتە گەڕوە هەروەها لە ساڵی 1993 چۆتە دەرەوەی وڵات و لەوێ ژیانی بەسەر بردو بەڵام دانەبراوە لە ڕێگای وتار و نووسینەکان و پەیوەندیەکان و هەمیشە کاری کردو لە نێو بزوتنە و ڕزگاری خوازی کوردیدا و هەروەها لە ساڵی 1994 یەکێک بۆ لەوانەی کە هەوڵی یاوە لەگەڵ هاوشان لەگەڵ سیاسەتمەدارانی تردا کاریان کردو لەسەرەوەی کە پەرلەمانی کوردستان دامەزرێن و ئەو پەرلەمانەی کاتە ئێستا برەی پێدراوە و هەروەها وەکو خۆشی ڕێبازی مارکسیزم یەکێک بۆ لە ڕێبازەکانی و کاری لەسەر کردو بۆ پێی کە ئەمان بڕوایان بە پێکەوە ژیان و بڕوایان بۆ هەیەکە ئەم مارکسەیە خۆدەم ڕێبازە بەشێکە لە سەرچاوەیەک بۆ ڕزگاری گەلی کورد. بیرەوەریەکانی محەممەد ئەمین پێنجوێنی چاپەکرێت. ئەم کتێبە بیرەوەریەکانی محەممەد ئەمین پێنجوێنیە لە 8 بەشت پێگاتووە لە چوارچێوەی 488 لاپەڕەدا. محەممەد ئەمین پێنجوێنی لەبارەی نووسینەوەی بیرەوەریەکانی ئەڵێت ئەوەی ئەم چیرۆکەی منەخوێنێتەوە ئازادە چۆن سەیرێکات و چۆن هەڵیە سەنجێنێت بەڵام من کە پاڵەوانیم ئەو حەقم هەیە بەڕاستی بۆتانی بجێڕمەوە کە بووم بە پرت خۆشم نەمەزانی ئەبم بە پرت.